دیارە ڕەب العالەمین پێشتر باسی کرد کە منافقین زۆر بە زەحمەت ئەبەخشن، ناتوانن ئەو پارەی لە گیرفانیان نایەتە دەرەوە، ماڵێکی خۆشەویستە بەلایەنەوە زۆر بە زەحمەت. ئەگەر بشبەخشن ئەوە لەبەر چاوی خەڵکو و لەبەرەوەی کوفر و نیفاقی خۆیان دابشان و بۆیە بەخشن، ئەگەر نابەخشن. ئینفاق لەلای ئەهلی کوفر و نیفاق زۆر زەحمەت، لەوە زەحمەتتر بەلایەنەوە. یان یەکێک لە صیفاتە سەرەکیەکانیان ئەوەی ئەو کەسانی کە ئەبەخشن ئەوان زۆر سەریان سوڕەمێن، زۆر عەجایبە بەلایەنەوە. باشەوان چۆن ئەبەخشن، چۆن ئەتوانن ئەوە ئەو پارەیە سەرف بکەن. بۆیە هەمیشە طعن لەو کەسانە ئەدەن کە بەخشندەی ئەکەن. یەکێک لە صیفاتی ئەهلی نیفاق ئەمەیە. تەسەوورکەن لەو کەناڵی ئەعلامانە منافقی وایەت وەڵا کاکی گیان ئەو خەڵک بۆچی پارەکە ئەدا بە حەج بە عومرە با بێن نازانم بیدا بە فەقیر کورە نەکبێت، خۆ فەقیری ئەم وڵاتە خەڵکی موسڵمان نەیما بەڕێوە هەمووی گوێتە سەر جادە. زۆر بەلایەوە زەحمەت و ئەستەمە کە کەسی موسڵمان و بەخشی. سەیرە بەلایەوە ئەم کەسە پارەیەکی خۆی بەو ماندووبوونە کۆ کردوێتەوە ئەشی بەخشی. لە سەروی زەکاتەوە موسڵمان ئەبەخشێ، و زەکات سنوورێکە خوا دایناوە لە سەروی ئەوەوە. هەمیشە ئەهلی منافق هەموو بغز و کینە و ڕقیان لەو کەسانەیە لە سەروی واجبەوە ئیشەکان ئەکەن، چونکە ئیشی ئەوان قورسترەکە. هەرچۆنە بێ واجب ئەوان لەگەڵ خەڵکە لە کۆڵ یەکەنەوە، بەس کەسێ زیاتر لە واجب بکە ئەوان عیبەکانیان دەرەکە. بۆیە لەم ئاەتە پیرۆزە ڕەب العالەمین ئەفەرمێ الذين يلمزون المتطوعين من المؤمنين في الصدقات. أو منافقان صفتيان أمية لمز لزمانی عربیە ئیشارەتە بە دزیەوە، قسەیە بە دزیەوە، ئیتر ئیشارەتەکە بە چاو بێ، بە لێو بێ، بە دەست بێ، بە هەر شێوازە بێ. لە بینی خۆیانیان دە سێرکە، یا بە چاو ئیشارەتیانەکە تۆ سێرکە فڵان کەس چی هێنا. ئەم شێوازە ئەم صیفەتەی نیفاق سبحان الله لە کێیە زۆر زۆر طعنیان لە کێ ئەدا؟ المتطوعین، ئەوانەی کە زۆر زۆر بەخشندەیان ئەکرد لە حەدی خۆیان تەجاوزیان ئەکرد.